لەگەڵ پێرێز دانیشتنیان کردووە سەرۆک پێرێزتانی بووی کەوا ئەو پەیامانە بگەێنێتە ئێمەش وەکو دەستەکانی دیکە کە لە سعودیا و لە کوێت و لە وڵاتانی دیکە هەن. کاک بەرجان سڵاو لێبێت وەکو سەرۆکی دەستەی هەندەرانی ڕیال مەدرید لە کوردستان دەمێت پێم بڵێت ئەگەر بمەوێت من ئێستا بمەوێت بۆ ئەندامێکی دەستەی هەندەرانی ڕیال مەدرید چ ڕێکارێک پێویستە بیگرمە بەرلای ئێوە؟ سەرەتا بە خێراتتان دەکەم، زۆر سپاس بۆ ئەو لیقا. سەبارەت بە بوون بە ئەندام چەند شتێکی دەبی بیکەی. یەکەمیان پەیوەندی بە دەستەکەمانەوە بکەی، ببیە ئەندام لای ئێمە وەکو دەستەی هەندەران. دوای ئەوە ئێمە کارتی مەدریدیستات بۆ دەکەین. کارتی مەدریدیستا واتە بوون بە ئەندامی فەرمی یانی ڕیال مەدریدە. ئەمەش سوودی زۆرە و لە کاتێکی ترە باسی دەکەین ئینشاءڵڵا. باشە کاک بەرجان، لە چەند ڕۆژی ڕابردوو یاخود با بڵین ماوەیەک کە پەیج و ئەکاونت و فەیسبوک زۆر لەسەر ناوی ڕیال مەدرید دانراوە، ئەوانە چ پەیوەندییان بە ئێوە یاخود ئێوە چ قسێکتان هەیە بۆ؟ پێمان خۆشە چەند پەیجی ڕیال مەدرید زۆربی، چەند هاندەران زۆرتر بەربڵاو بن، دەستخۆشیان لێ دەکەین، زۆر بەشیان پۆستی زۆر باش دەکەن، زانیاری باش دەگەێنن، بەڵام هەندێک لە پەیجەکان هەن ئیتر قسەی نەشیا و دەنووسن ئێمە ناتوانین کۆنتترۆلیان بکەین، چکە بەڕاستی کاری ئێمە بڵاوکردنەوەی زانیاری و شتە باشەکانە، خراپەکان بۆ خەڵک لێ دەگەڕێن حکومەکەی بدەن، بەڵام ئێمە دوو پەیجمان هەیە، پەیجەکانمان دیارن لەلایەن ئیسپانیاشەوە ناسێنراینە و دەزانن و لەوێەوە زانیاریەکان بڵاو دەکەینەوە خۆمان. باشە کاک بەر لێچێک لە ڤیددیوکانت ئاماژە بۆ دەکەیت کە فلۆرنتینۆ پێرێز سەرۆکی ڕیال مەدرید داوەتی کردوون بۆ یەکێک لە وڵاتەکان. باشە چۆن بوو ئەو داوەتنامە بۆچی بوو یا چۆن چه ئامادە بوو لە دەستی هەندەرانی ڕیال مەدرید؟ وەکو دەزانن کە ساڵانە پێرێز لەگەر پێنا مەدریدیستاکان واتە دەستی هاندەرەکانی شەرق ئەوسەد بەگشتی کۆبوونەوە دەکات لە سعودیا. ئیتر ئەم جارەش ئێمە وەکو یەکەم جار وەکو نوێنەری کوردستان دەستەکەمان ئامادە بوو. ئێمە 5 کەسمان وەکو نوێنەر چوو لەوێ ئامادە بوو، بە خۆشحالیەوە لەگەڵ پێرێز دانیشتنیان کردووە سەرۆک پێرێزتانی بووی کەوا ئەو پەیامانە بگەێنێتە ئێمەش وەکو دەستەکانی دیکە کە لە سعودیا و لە کوێت و لە وڵاتانی دیکە هەن ئەمەرجەکانیان بۆ نوێکردنەوەی کەوا مەسەرەن چۆنیەتی بە ئەندام بوون یاخود دەستەی خانمان زیاد بکرێ و چەندەها بابەتی دیکەش باسکرێ ئێمەوە لە هەوڵدەین جێبەجێ بکەین. باشە هەمومان دەزانین ئەم ساڵ دۆخی ڕیال مەدرید بە جۆرێکە زۆربەی هاندەران لێ نیگەرانن بە جۆرەی ئەو پەیوەندیانەی کە خۆت هاتە لەگەڵ مەدرید کەمێک بێشێستا بە من قسە لەگەڵ مەدرید لە خەت بووم بزانم دایم پێشات چیە لە سەریانی ڕیال مەدرید و لەسەر کارلۆ ئەنچیلۆتی و چابی ئەلۆنسۆ بەتایبەت؟ ئێمە هەفتانەکەوە هەم کۆبوونەوە یاخود هەم کۆنتاکتمان لەگەڵ یانی ڕیال مەدرید هەیە لە ڕێگەی ئەو کەسانی کە چۆن دەڵی پەیوەندیان بە دەستەکانەوە هەیە لینچی ئێمە و یانەکەن سەبارەت بە مەوزوعی ئەو گۆڕانکاریانە ڕیال مەدرید لە بەردەم لە لێواری گۆڕانکاریی گەورەدایە هەواڵەکان دڵخۆشکردن، شتی باش لە ئارادایە، چ لە بۆندی ڕاهێنەر بێت، چ لە بۆندی یاریزان بێ، چ لە ڕۆیای یانەکە بێ لە بۆ پاڵەوانتیەکان و ساڵێکی دیکە ڕیال مەدریدشکە دەبینین. باشە ئێستا بابەتی فلۆرنتینۆ پێرێز لەگەڵ چابی ئەلۆنسۆ یەکلایی بۆتەوە؟ تا ئێستا بە فەرمی ڕانەگەیندراوە گەرنا یەکلایی بۆتەوە لەبەرەوەی ئەو یاریزانانەشی کەوە خواستی چابی ئەلۆنسۆن ئەوان زیاتر ئێستا کە لە بازارەکەدا ناوی ئەوان دێ و لە هەمان کاتیشدا لەبیر نەکەین کەەوە چابی ئەلۆنسۆ یانەکەی جێشتووە و ئاشتۆتیش نەوعەنمە ماڵاوایی کردووە و چاوەڕوانی لێکی شەژی شاڵە ڕابگەندرێ. باش ئەو زانیاریانە لە مەدریدەوە بە تۆ گەیشتووە؟ بێگومان لە خۆمان و ناتوانین هیچ قسەیەک بکەین بێگومان، بەڵام وەکو گوتم کە بە فەرمی ڕانەگەندراوە ناشتوانم منێستاکە بڵم فەرمیە لە قسەی منەوە لە زاری منەوە، تەنها دەڵێم هەموو ئاماژەکان لەسەر ئەو ڕاهێنەرەیە کە یاریزانی پێشوشمان بووە. باشە کاک بەرجان دەست خۆش بێتن، زۆر سپاس. زۆر سپاس دەبۆ ئێوەش چاوتان ماز دەکەم و پەیامی هاندەرانی ڕیال مەدریدەوەیەکەوە ئاشتی و برایەتی و نمونەی جوانی هاندەربوون نیشان بدەن.